میدیای کوردی بە ئاراستەیەکی مەترسیداردا دەڕوات و میدیای ئاراستەکرا و دابەستەکرا و خەریکە شیرازەی کۆمەڵگە دەشێوێنێت. شارەزایان دەڵێن زۆرێک لە میدیا سێبەر و حیزبیەکان سەدان ملیۆن دۆلاریان تێدا خەرج دەکرێت بێ ئەوەی ئامانجێکی نیشتیمانیان هەبێت. تەنها فەوزایان دروست کردووە و ڕۆڵیان نەبووە لە چارەسەرکردنی کێشەکان. بەڵام ئەبینین لە دوای 126 ساڵ ئێستا میدیای کوردی بۆ بە میدیای شخصی سەر ڕای بە هەدەردانی ملیارە دۆلار، سەریح بم لەگەڵ تا ملیارە دۆلار نەک ملیۆنان دۆلار، بە هەدەردانی ملیارە دۆلار ئەبینین ئێستا ناوەڕۆکی بۆتە ناوەڕۆکێکی پوچ. میدیایەکە زیاتر خەڵک شخصێک ئاراستەیەکات نەک ئەو بێ کۆمەڵگا ئاراستە بکات. میدیایەکە ناوەڕۆکەکانی بۆتە ناوەڕۆکی شتی تافیه و بەکاڵاکردنی مرۆڤ. میدیایەکە ئەوەندەی خەمی خزمەتی حیزبێکی دیاریکراوە، لایەنێکی دیاریکراوە، ئاراستەیەکی دیاریکراوە، بۆچوونێکی دیاریکراوە، ئەوەندە ئەرک و بەرپرسیارەتەکەی خۆی بە خزمەتی نیشتیمان و نەتەوە و ئاسایشی وڵات نازانێت. بە شێوەیەکی ناسروشتی میدیا و دەستگای میدیایی و پیج و پەڕەی نافەرمی لە سۆشیال میدیاش هەڵتۆقیون و هەر یەکەیان بە ئەجەندای ئەوانەی پشتگیری مادیان دەکەن شەن دەکەن و زۆرینەی لەلایەن دەسەڵاتدارانەوە بۆ لێدان لە یەکتر دروست کراون. ئەوەش شکۆی ڕۆژنامەنووس و پیشەی ڕۆژنامەنووسی خستۆتە ژێر پرسیارەوە کە بۆ مەرامی حیزبی و تایبەتی بەکاردەهێنرێن. ئەو پیجانە یاخۆ ئەو سۆشال میدیانەی کە هەیە لە کوردستانە تەبعاً هەندێکیان نازانی سەر بە کوێن و خۆیان تۆمار نەکرەوە، بۆیە پێویستە لە کورسان کار لەسەر ئەمە بکرێت. یعنی کە پیجێک یاخود با بڵێن هەر سۆشال میدیایەک کە دائەمەزرێت یاخود دروست ئەکرێت خۆی تۆمار بکات و بە شێوازێک بێت چاودێری بکرێت جاچی لە ڕێگەی سەندیکای ڕۆژنامەنووسان بێ یاخود لە ڕێگای حکوومەتی هەرێمی کورسان بێ. بۆیە لە ڕاستیە سۆشال میدیا و میدیای نوێ و ئەوەی ئەو بابەتانی کە بابەتی دیجیتاڵین لە ئێستادا کاری لەسەرەکرێت پێویستە ڕێک بخرێتەوە چی بەو شێوازانی کە باسمان کرد بەو شێوازانە بێت. لە ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا داوا دەکرێت میدیا ڕێک بخرێتەوە و لەو جەنجاڵی تێکەوتووە دەربهێنرێت. پیجە سێبەر و ئاراستەکراوەکان و ئەوانەی بێ مۆڵەتکار دەکەن کۆنتڕۆڵ بکرێن و لەوە زیاتر نەبن بەژەهر بۆ کۆمەڵگا. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.